کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە، بەڵام بابەتەکان ئەو بابەتانە نین کە هەوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێی دەکەن لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لە کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان. من دەمەوێت گفتوگۆ بکەم لەم بارەیەوە زانیاری وەردەگرین لە بەڕێز جەلال محەممەد، بڕیاردەری لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان. ڕاستەوخۆ لەگەڵمە لە پەرلەمانی کوردستانەوە. کاک جەلال، ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە، بەڵام بابەتی هەرە گرنگ ئێستا کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنە. پەرلەمانی کوردستان کەی لەم بارەیەوە کۆ دەبێتەوە؟ گوێت لێمە کاک جەلال؟ بەڵێ، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرەکانتان. دیارە بابەتی کۆبوونەوەی ئەم جارەی پەرلەمان بۆ خۆتان دەزانن لە بەرنامەی کارکە ئەلان کراوە، هیچ بڕگەیەکی تایبەت نییە بە کاراکردنەوەی کۆمیسیۆن و کە چۆنەڵی هیچ خوێندنەوەیەک بۆ قانونی انتخابات هەمواری یاسایی هەڵبژاردن، کە ئەمەش بەڕاستی دەبوو ئێمە چاوەڕوانی ئەوەمان دەکرد کە لەم کۆبوونەوە لایەنی کەم یا بڕگەیەک لە سەر کۆمیسیۆن یاخۆ هەمواری یاسای هەڵبژاردن وجودی هەبوایە، بەداخەوە کە وجودی نییە. تەمە ناکەین دوای ئەم لێک تێگەیشتنە، دوای ئەم کۆبوونەوەیانەی لایەنە سیاسەکان بتوانین لە جەلسەکانی ئایندە و تاوەکو ماوە لە بەردەستماوە پێش 18 مانگ کار بکرێت لەسەر قانونی انتخابات، قانونی انتخابات و کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان یاریمی کوردستان. سبەی 18 مانگە ئەو ماوەی کە ئێوە لە بەردەستاندایە چەند دەبێت بۆ ئەوەی کە بتوانن یاساکە هەموار بکەنەوە، کۆمیسیۆن کارا بکەنەوە تاوەکو هەڵبژاردن لە وادی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێت؟ لە ڕاستیدا بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن کە دیارە ئێمە پێویستمان بە دوو عنسوورە بۆ هەڵبژاردن، هەم کاراکردنەوەی کۆمیسیۆن هەم هەمواری یاساکە. بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن کاتێکی ئەوتوی ناوێت دەتوانرێت لە خلال 1-2 ڕۆژ کارا بکرێتەوە، بەڵام بۆ بابەتی هەمواری یاسای انتخابات ئەگەر لە ئەو جەلسەی ئایندەوە دەست پێ بکرێت، تەوەقعەکەم مانگێکی پێویست بێت تاوەکو یاساکە هەموارەکرێتەوە. چەند مادە ماوە کاک جەلال لە هەمواری یاساکە تا هەمواری بکەنەوە؟ لە ڕاستیدا ئێستا ئەتوانین بڵین کاتەکە درەنگە، بەڵام نەشتووە بچێ. ئەگەر لایەنە سیاسەکان بگەنە ڕێکەوتن دەتوانرێت لە خلالی مانگێکی ترە هەم قانونی انتخابات هەموار بکرێەوە، هەم کۆمیسیۆن کارا بکرێتەوە، هەم بشتوانرێت. مەبەستم ئەوە بوو چەند مادە ماوە لە یاساکە کە هەموار بکرێتەوە. بەڕێز سەرۆک هەرێم دیاری کردووە ئەنجام بێرێت. بەڵێ. لە یاسای هەڵبژاردنەکان کاک جەلال چەند مادە ماوە کە هەموار بکرێتەوە؟ یاسای هەڵبژاردنەکان دیارە لە ڕووی فیلتەرەکانی تەشریعیەوە کە لە ناو پەرلەمانی کوردستان تێئەپەڕێنرێ، هیچ فیلتەرێکی نەبڕیوە، تەنیا لە دەرەوەی پەرلەمان لایەنە سیاسەکان و توێژ و جۆرێک لە هەماهەنگیان کردووە کە لەسەر چەند خاڵێکی ئەساسی ڕێککەوتون و 1-2 خاڵی ناکۆکی ژماوە لە بینیان. بۆیە خاڵە ناکۆکەکان چین لە دەرەوەی پەرلەمان گیراوەتە بەر بۆ ئەوەی کەوە خاڵە ناکۆکەکان ئەوەی کە تاوەکو پێش کۆبوونەوەی دوێنەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە خاڵی زۆر خلاف بوو بابەتی کورسی پێکاتەکان بوو کە میکانیزمەکەی بگۆڕدرێت. لە ئێستادا دوای ئەو کۆبوونەوەیە لە ڕاستیدا لە نێو پەرلەمان کاردانەوەی هەردوو لایەنی سەرەکی ئەم پارتی دیموکراتی کوردستان هەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمواری یاساکە دەرنەکەوتووە تاوەکو بزانین لێک نزیک بوونەتەوە لەو خاڵە خلافە کە هەبووە لە بینیان یاخودنا. وە سەبارەت بە قانونەکە ئێمە 3 پرۆژە یاسا ئێستا لە پەرلەمانی کوردستان هەن بۆ هەمواری یاسایی هەڵبژاردن، کە یەک لە پرۆژە یاساکان لەلایەن بستنەوەی گۆڕانەوە پێشکەشکراوە، دانەیەکی تر لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی چەند پەرلەمانتارێکی سربەخۆ پێشکەشکراوە. ئەوەی سێمیش کە واژووی پێکاتەکان و پارتی دیموکراتی کوردستانی لەسرە دەبێت ئەم 3 پرۆژە تەوحید بکرێ و بکرێتە یەک پرۆژە و خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و فلتەری تەشریعی یەکەم ببڕێت کە بریتیە لە خوێندنەوەی یەکەم. تا ئەم دەقی من لەگەڵ بەڕێستان قساکەم ڕێکارەکان بۆ ئەم ئامادەکاریە نەکراوە، تەمەناکەم کە پێش جەلسەی ئایندە بتوانین ئەم ڕێکارانە ببڕێ و بە یەک مەشروعی هاوبەشی لایەنە سیاسیەکان تەقدیم بکرێ بۆ خوێندنەوەی یەکەم کە بریتیە لە هەمواری
یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. پێشبینیەکەن ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمان بڕیار لە دانیشتنی داهاتوو بدرێت لەو بارەیەوە؟ بەتەکید ئەمڕۆ بەرنامەی کار ئەلانکراوە هیچ بڕگە و بابەتێکی پەیوەست نییە بە با بڵین هەمواری یاسای هەڵبژاردنیا کارەکردنەوەی کۆمیسیۆن، بەڵام بەتەکید ئەندامانی پەرلەمان لە نقطە نیزامیەکانیان لە وتاری با بڵین ڕەنگە سەرۆکی فراکسیۆنەکان کە قسەیان هەبێت بەتەکید قسە لەسەر ئەو بابەتاکەن کە پێویستە بۆی هەڵبژاردن لەو وادەیە ئەنجام بدرێت. پەرلەمانی کوردستان هیچ ڕێکارێکی تر نەگرێتە بەر جگە لە کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموار یاسای ئینتیخابات تاوەکو بتوانێت لەو فترە زەمەنیەی کە دیاری کراوە لایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوە هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەڵێ کاک جەلال، ئێستا ئێوە هیچ ئاستەنگێک دەبینن لە بەردەم هەمواری یاسای هەڵبژاردن؟ ببوورەوەڵا سەوتم باش. ئێستا ئێوە هیچ ئاستەنگێک دەبینن لە بەردەم یاسای هەمواری یاسای هەڵبژاردن، ینی بەتایبەت دوای کۆبوونەوەی دوێنەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی، ینی نزیک بوونەوەی و دوو حیزبە لە یەکدی، هیچ ئاستەنگێک دەمێنێت؟ لە ڕاستیدا وەکو ئاماشەم پێدا لە پێشووترا خلافە بووە دوای کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان تەمەنا ئەکەین کە ئەو خلافانە کۆتاییان پێبێت و بتوانرێت هەڵبژاردن ئەنجام بکرێەوە، بتوانرێت قانونی هەڵبژاردن هەموار بکرێتەوە لەو فترە زەمەنیی کە هەیە و بۆی چیتر ناوبانگ و سومعی هەرێمی کوردستان زیاتر نەخینە ژێر پرسیارەوە بۆ دۆستەکانمان، بۆ وڵاتانی دەرەوە و با بڵێن سومعی دیموکراسی هەرێمی کوردستان بەرەو خراپی نەبین. دەبێت هەم هەردوو لایەنی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانن و لە بەشدارێکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانن و هەم لایەنە سیاسەکانی تر کاری جددی بکەن بۆی لەو ماوەی دیاریکراوە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کە ئەنجام بدرێت، بەڵام لێشتان ناشارینەوە ئاستەنگەکانی بەردەمی هێشتا بە تەواوەتی لا نەچووە، ئەگەرچی ئومێدمان زۆرە و گەشببینین کەوەی لەو ماوەیە هەڵبژاردن ئەنجام بدرێت، بەڵام ڕاستیدا ئاستەنگەکان هێشتا وجودیان هەیە و تەسەوڕەکەین هێشتا ئەو ناڕوونیە کۆتایی پێنەهاتووە، تەمومژەکان لا نەچوون و نەبووەتە ئەوەی کە قسەیەکی جددی هەبێت کە لەو وادەیە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. زۆر باشە، سپاس دەکەم بەڕێز جەلال محەممەد، بڕیاردەری لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان لەگەڵم بووی.